دكتور فارق قرداغي شارزي بيافي نفطي وانرجي لاسطنبولي gelmeye. دكتور دماتا باش به. ایدی هنر دکردن نفتاری ما کردستان ایرو با که فرمیج بو بازار جهانی لبندری جهان دست بکریه. اوه گاوه گلو تو چاواد بینی. بەیانی تان باش بێگومان ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە سیاسەتی هەرێمی کوردستانەوە لە مێژووی ئەم چەند ساڵی ڕابردوشمانە دوای ڕاوەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە من پێم وایە بە قەرارێکی سیاسی بوو لە وڵاتێکی ئیقلیم و بێگومان لە بەغداوە، بەڵام ئەوەی کە ئێستا بینین بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆریاوە ئەو شاندانی کە بەردەوامە چوون بۆ بەغا لە کۆتاییەوە دوای گۆڕانکاریەکانی لە ناوچەکەی و گۆڕانکارە سیاسیانی کە هەیە لە ناوچەکەی بینین هەمووی لە نەتیجەی ئەم گۆڕانکاریانەیە لە ئێستاە ئەو جەختە سیاسی کە هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو قەرارە سیاسی هەبوو کەوا پێیان وابوو نابێت لەسەر نەخشەی وزەی جیهانی هەرێمی کوردستان هەبێت توانین بڵێن ئەو جەختانە لە ئێستاە کەم بۆ تۆمانە گرنگە بۆ هەرێمی کوردستان بۆ سیاسەتی هەرێمی کوردستان هەرچەندە ڕێکەوتنامەکە ڕێکەوتنێکی هەتا یاخود درێژخایەن نییە کە سێ مانگیە، بەڵام لە ئێستاە لەم کاتەیە توانین بڵێن سەرکەوتنێکە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ پێی هەرێمی کوردستان لە ناوچەکەیە هەوڵی داوە بەردەوام عاملێکی ئاشتی و خێر بێ لە ناوچەکەی وە لە ڕووی اقتصادیشەوە بێگومان نەوتی هەرێمی کوردستان گرنگیەکی گەورەی هەیە بە دەرەجە یەکەم بۆ توانین بڵێن هەم تورکیاشکە تورکیا ڕێڕەوێکی سەرەکی ئەم نەوتەیە لە ڕێی تورکیاوە بۆ پێی کە بەندەری جیهان یاخود بەندەری بڵێن کەرکووکی مرتەڵک ئەمانە هەر هەمووی نزیکی 1970 ئەو بۆڕیە بەناو تورکیا ئەڕەوە لە بەندەری جیهانەوە دەچێت بۆ چین بۆ ئەوروپا بۆ سەرجەم وڵاتەکانی تر بۆیە لەم نێوەندەیە تورکیاشکەم خۆمێستا لێرەم بێگومان میدیاکانی تورکیاش بە گرنگیەوە لەم هەواڵە ئەڕوانن و سەرجەم کەناڵی ڕاگەیانەکان لێرە بە گرنگیەوە باز لەم هەواڵاکەن کە دووبارە نەوتی هەرێمی کوردستان بەرەو بازاڕەکان دەنێردرێتەوە و بێگومان کۆمپانیا تورکیەکانیش لێرە کۆمپانیای بۆ تاشکە ئەو بزانم بەندەری جیهانیش ئەوان بەڕێوە بن و نەوتی یاخود ئەو وزەی نەوتی کە لە تورکیا هەیە بەڵە بێگومان ئەوانی ڕاگەرناوێکیان بڵاو کردێتەوە بە کۆی گشتیەوە گوتم لە تورکیاشە بە گرنگیەوە دەڕواندرێەوە پێگومان لە ناوەندەکانی دەرەوەش ئەوروپیش لە ئێستا ئەم هەواڵە دوای 2 ساڵ هەواڵێکی گرنگە لە بازاڕی وزەی جیهانیە وەک گوتم لە ئێستا بە شەوێکی پۆزیتیڤ بەتوانین بڵێن هەنگاوێکی عملی گرنگ بوو کە ئەم ڕێکەوتنە سێ قۆڵێ لە دکتۆر بە حکمەوەی جەنابتان لە تورکیان تۆ باسی تورکیات کرد تورکیا خاوەن پێگەیەکی گرنگە خۆ دەزانی تورکیا سێ کشوەری جیهان پێکەوەی گرێ دەدات دەکەوێتە سەر چەندین دەریای استراتیژیک لەوانە دەریای ناوەڕاست کە بێگومان بەندەری جیهان دەکەوێتە سەر ئەو دەریا لەرێ ئەو دەریاوە هەناردەی نەفتی هەرێمی کوردستان دەست پێ دەکات بۆ بازارەکانی جیهان کەواتە ئەو پەیوەندیە ئابوووریە بەهێزانە کە لە هەرێمی کوردستان و لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا هەن تا چەند گرنگن تا چەند گرنگە زیاتر گەشە پێ بدرێ بێگومان گرنگەوە گوتم لە ئێستا ئەم ڕێکەوتنامێکی کاتیە من لە بەرنامەکانی پێشووتریشا باسمان لەوە کرد کە تورکیا زیاد لە پێم وایە ساڵێکی شەبێ ئامادەی دەربڕی بوو بۆەوەی دووبارە نەوتی هەرێمی کوردستان بەرەو بازاڕەکان بنێردرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو کاتە لە یەکەم ڕۆژەوە ئامادەکاری هەبوو کە نەوتەکە بردێتە ئەوەی هەبووە قەرارێکی سیاسی بوو لە بەغا و لە وڵاتێکی ترەوە کە وەک گوتم وەکو سادانێکی سیاسی بوو بۆ هەرێمی کوردستان وەک لەوەی تەکنیکی بێ بۆ پێی نەڕۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان تەنها زەرری هەبوو بۆ عێراق بەگشتی نەک تەنها بۆ هەرێمی کوردستان یعنی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان هیچ سوودێکی بۆ بەغا نەبووە بۆ عێراق نەبووە بۆ هاوڵاتیانی عێراقی نەبووە بۆیە توانین بڵێن ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ پێی ئەو سیاسیە دوای زەختێکی زۆری توانم بڵێم هەم نێودەوڵەتیش نەک تەنها هەرێمی کوردستان و ناوخۆ تورکیاش ینی ماوەی ساڵێکم بۆ پێی متابعەکەین سەرجەم لە دوانەکانی وەزارەتی وزەی تورکیا و تەنانەت خودی سەرۆک کۆماری تورکیا بۆ پێی تورکیاش دەرەرمەند بوو لە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بەڵام تورکیا بەردەوام پشتگیری و داوای ئەوەیە کرد کە ئەو
قەراری کە لەلایەن دادگای تەحکیمی پاریسەوە درابوو بازرگانی پاریس کە دەبێت تورکیا قەرەبوو بداتەوە بە عێراق بەردەوام داوایە کرد کە قەرەبووە یاخود ئامادە نەبووە قەرەبووە بە عێراق بدا بۆیە زیاتر لەسەر و خاڵە ڕێکەوتن نەکرا بەڵام وا دیارە لە ئێستاە حکوومەتی عێراق قایلوە بە ئەوەی کە ئەو قەرەبووەش کە تورکیا قەرار بوو بیدا بە عێراق پێمان ڕێکەوتن لەسەر ئەوەش کراوە و بێگومان ئەمریکاش لەم بینەیە و حکوومەتی و ئیداری ترامپیش زەختێکی هەبووە لە ماوەکانی ڕابردەوە لە ڕێی وەزیری دەرەوەی ئەمریکایەک و بینیمان چەند جارێک پەیوەندی کرد بە سەرۆگۆزیرانی عێراقەوە بۆیە ئەم قەرارە تەنها قەرارێکی ناوخۆیی نییە بۆ عێراق تورکیا دەورێکی گەورەی هەبووە و بێگومان ئیداری ترامپ بۆ حکوومەتی ئەمریکاش زەختی تەواوەتیان هەبووە لەسەر حکوومەتی عێراق بۆی ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بکەن بۆ پێی ئەم ڕێکەوتنە ینی ڕێکەوتنێکی وینوینە بۆ هەموو لایەک هیچ لایەک زەرەرمەند نین تەنها ڕاگررتنەوەی هەرێمی بەڵێ دکتۆر بێگومان ئەمە لە کاتێکە خۆتەزانی بازاری وزە و نەخشەی وزە لە جیهانە گۆڕانکاری دەراماتێکی بەسەر هاتووە ئەمە تا چەند بۆ هەرێمی کوردستان گرنگە جارێکی دیکە بوو پێگە هەرێمی کوردستان گرنگە کە هەرێمی کوردستان دەبێتە بەشێک لە دابینکردنی وزە و بازارانی جیهان بە تایبەتی لەسەر ئاستی وڵاتە خاوەن نفوسەکان ئەوانێک کە کاریگەریان هەیە یەکوان پرسیارێکی زۆر گرنگە ینی لە ئێستاە وکوجەنابیشت باس کرد ئێستا لە ناوچەکە ئێمە توانیم بڵین لە ڕووی سیاسیەوە لە نەخشەی جیۆپۆلەتیکەوە گۆڕانکاریەکی گەورە هەم ڕووی داوە هەم بەڕێوەیە ئێستا توانیم بڵێن بە دیفاکتۆ ڕێکەوتنامەی سایکس پیکۆ لەسەر ئەرزی واقع لە عێراق نەما لە سووریاوە توانیم بڵین نەماوە لە ئێران و تورکیا احتیمالە لە ماوەکانی داهاتووە کە تورکیا خۆشی ئاگادارە بۆیە پرۆسی ئاشتی کۆمەڵێک پرۆسی تر هەیە لە ئێستاە بۆیە بێگومان لەم گۆڕانکاریە جیۆپۆلەتیکە گەورەی کە لە ناوچەکە ئەیبین بەشێکی گرنگیشی ئەم گۆڕانکاریە بێ لە نەخشەی وزە و لە نەخشی ئابووری منتیقەکەیە بۆیە پەراوێستخستنی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان و من دووپات و سێپات یەکەمەوە کە بەجددی قەرارێکی سیاسی بووە گلەوەی تەکنیکی بێ ئەوە بوو کەوکو جەنابەت باس کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بڵێن کورد لە نەخشەی وزەی جیهانی دوور بخرێتەوە بەڵام خۆشبەختانە لە ئێستا توانین بڵێن سەرەتایەکە بۆی دووبارە هەرێمی کوردستان و وەگوتم هاوڵاتیانی کوردیش بێت دڵخۆش بین بەم قەرارە کە دووبارە دەچینەوە سەر نەخشەی وزەی جیهانی لە ئێستا ئەبینین شەڕی ئۆکرانیا و ڕووسە کە درێژەی کێشاوە چەندین ساڵە بەردەوامی هەیە بۆیە لە ئێستاە ئەم دەستپێکردنەوەی نەوتە بێگومان گرنگی گەوری نەک تەنها بۆ هاوڵاتیانی کوردستان لەوانەیە لە مۆدوا کێشەی و چەند نەمێنە یاخود ڕێکەوتنەکان دکتۆر ئەمە گرنگە ئەلبەتە بینەرانمان ئێستا بۆی بەرچاوڕوونیان زیاتر هەبێت وەکو پسپۆرێک کەسێکی ئەکادمی چوونە سەر نەخشەی وزەی جیهان بۆ هەر وڵاتێک هەر ناوچەیەک ئەو لەو لایەنە پێگەکەی بەرەو چێ دەگات پێگەکەی بێگومان هەرێمی کوردستان لە ئێستا کە دەچێتەوە سەر نەخشەی وزەی جیهانی تۆ ئەم نەوتە کاتێک بە بازاڕکردن ئەەکەی توانین بڵێن مەسەرەن تۆ کڕیاری سەرەکیت لەم نەوتەیە مەسەرەن وڵاتی وەکوکو سین ئەبێت چین ئەبێ وڵاتە ئەوروپیەکان ئەبێ بە پێی داتاکان تەنانەت لە ڕێی شەریکاتی ترۆ ئیسرائیل هەیە وڵاتە ئەوروپیەکان هەیە یۆنان هەیە چەندین وڵاتی تر هەیە کەمانە نەوت لە هەرێمی کوردستان دەکڕن و بەردەوام لەگەڵ ئێمە لەسەر ئەو پەیوەندیانە بن ئەمانە دەبێتە هێزێک بۆ پەیوەندی سیاسیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە داهاتووە لە هەر ئەگەرێکی کێشەی سیاسی لەگەڵ بەغدا یاخود لەگەڵ هەڵوڵاتێکی تێ پشتیوانی سیاسی و ئەوە بن بۆیە لە ڕووی جیۆپۆلەتیکی ناوچەکەشەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانن مطمئینتر بن بۆ ئەوەی جارێکی تر کێشەی نەک تەنیا اقتصادی کێشەی سیاسی گەورەشمان بۆ دروست نەبووکو لەوەی لە ڕێفراندۆمی هەرێمی کوردستان بینیمان کە بەداخەوە وڵاتەکان کۆبوونەوە بەردەوام سەرجەمە وڵاتانە لە بەغدا لە تاران لە ئەنقەرە و لە وڵاتە عەرەبیەکانیش کۆبوونەوە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان سزا بدەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی سزا بدەن بەڵام بەچوونە دووبارە چوونمان بۆ نەخشەی وزەی جیهانیە توانین بڵین ئەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانن مطمئینتر بن و دەتوانن
ومن پێم وایە ینی ئەگەر ئەم ڕێکەوتنەمە سێمانگێت و درێژیش دەکرێتەوە و گۆڕانکاری لە ناوچەکەیە دکتۆر البته سەرۆکی کۆمپانیا سەماوەتی درێژیش دەکرێتەوە دکتۆر کەواتە سیاسەتی نافتی هەرێمی کوردستان و بەرهێنان لە بواری نافدا لە کوردستانە هەکرد و بەرهێنانی نەکردبە لە بیاوی نافدا لە بواری نافدا بەم شێوەیە نەبەوە بەشێک لە بازاری لە دابینکردنی وزە بۆ بازارانی جیهان پێگە هەرێمی کوردستان ئێستا لە چ ئاستێکا بوو لەو هەموو زەختە و لەو هەموو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکی کە و باسکێکە لە ناوچەکەیە هەیە گەروانە بووە ئێستا پێمان غەریب نەبێ وەکو تورکیا یاخود وەکو ئێران وڵاتێکی ترکە لە بەغاوە حکم بکراینە یاخود لە بەغاوە پارێزگارێک دابنرا بۆیە لە ئێستاشە بێ دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی کە ئەتوانین بڵین لە نەتیجە دوای ئەم هەموو زەختە نەوتەکە بە تەواوەتی تەسلیمی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان تەسلیمی بەغا نەبوو لەژێر ئەم هەموو زەختایی هیچ کەسێکی تری وڵاتێکی تر پێم وانییە بیتوانایە تحملی ئەم هەموو زەختەکەمان لە 2013ەوە بینین کە بودجێ هەرێمی کوردستان بڕاوە لەو کاتەوە زەختەکان بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردە بۆیە بۆ خۆی ئەم قەرارە نەک تەنیا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەراحەت ینی بۆ پێی تورکیاش نزیکی 20 میلیۆن کوردی تایە و نفوسی کوردیش لەسەر جیهانە ئەمە توانین بڵێ بەشێکی سیاسی شەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە کورد کە لەسەر نەخشەی وزەی جیهانی هەیە ئەمە بۆ خۆی لە ڕووی سیاسیشەوە گرنگێکی زۆری هەیە بۆ سەرجەم کورد لە جیهانە بۆیە ئەم دووبارەڵێنەوە ئەم حملەی ئەم ڕۆکە ئێستا لە ڤیددیۆکانی جەنابیشتە نبینێت لە سەرجەم کەڵگەکانەوە دووبارە و قوفڵانە دەشکێنرێەوە نەوتەکە بەرەو ڕووی بازاری جیهانی دەکرێتەوە ئەمە سەرکەوتنێکە نەک تەنها بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە هەموو کوردێک ینی من لە دوێنێەوە هەندێک لە ڕۆژنامە نووس و تەنانەت پەرلەمانتارانی کوردی لە سەرجەم حیزبەکانی ناو تورکایە ینی هەم ئاگادارن بە پەرۆشەوە نامە دەنێرن دەڵێن فاروق نەوتەکەی هەرێمی کوردستان دەستی ینی هاوڵاتیانی کورد لە جیهان بەگشتی دڵخۆشن بەم خەبەرە و ئینشاءڵڵا هیوادارین بێتە عاملێکی خێر هەم بۆ سیاسەتی حکوومەتی هەرێم بۆ کورد لە جیهاندەوە بێگومان لە لایەکی تریشەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەندین ساڵەکە زیانی گەورە بەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران کەوتووە هیوادارین کە لە مۆدا ئەو کێشانش من پێم وایە ینی لە ئێستا هیچ سەبەبێک نەماوە بۆ ئەوەی تر حکوومەتی عراقی بیانووی نەماوە بۆ ئەوەی بودجێ هەرێمی کوردستان ئاوا تاخیرکە یاخود نەینێرە و موچەخۆران ئینشاءڵڵا لە مۆدووە هیوادارین کە دووبارە ئەو کێشانی ڕابردوو نەبینێتەوە. بەڵێ دکتۆر ئەنی ئێستا کوردستان سەرڕای ئەو هەموو کێشانە و ئەو هەموو زەختانێک کە ڕوبەڕوو دەکرێتەوە مەسەلەی برینی موچە و بودجەوی تاکوتای بەڵام کوردستان لە ڕووی بنیەوەیە لە ڕووی ژێرخانەوە لە ڕووی ئاوەدانکردنەوە لە قۆناغێکی زێرینی سەردەمی خۆیدایە کەواتە چۆنی نافتی شەناردەکردنی نافتی هەرێمی کوردستانیش تا چەند ئەکرێت ببیتە فاکتەرێکی تر بۆ ڕایکێشانی سەرنجی کۆمپانیەکان کە ژێرخانی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە زیاتر گێشە بکە بێگومان ینی چوونە دەرەوەی نەوت بۆ بازار تەنها ئەوە نییە بڵێ بۆ ڕێکە نەوتەکە دەڕا بۆ جیهان نەخێر لەم لاوە چەندین کۆمپانیای نەوت هەیە کە لە حکوومەتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لە ناوچەی هەرێمی کوردستان کارەکەن لە ئێستاە ئەم کۆمپانیانە لە ماوەکانی ڕابردووە مەجبور بوون کە کارەکانیان ڕاگرتووە و کارمەندەکانیان لەوەی نارد بێتە ماڵە بۆیە لە دووبارە دەستپێکردنەوەی ئەم پڕۆسەیە توانین بڵێن هەم گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە مۆدا کۆمپانیا نەوتەکان پێویستیان بە کارمەندی زیاترە بێ ئەمە هەلیکار دەڕەخسێنێ بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و ئەم کۆمپانیانە کڕین دەکەن لە بواری خواردەمەنی بێ لە کەرەستەی بیناسازی بێ و لە پرۆژەکانی تر بۆیە تەنها پرۆسەکە نییە کە نەوتەکە بفرۆشێ لۆجیستیکیان دووبارە دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان سوودێکی زۆریە بێ بۆ بازاری کاری هەرێمی کوردستان و بۆ بازاری شتومەک لە هەرێمی کوردستان بۆیە ینی پرۆسەکە پرۆسەیەکی گرنگە و ئەم بەیانە پێماوە لەسەر کاتژمێر 6.5 کە دەستی پێکرد و لە دوای 6.5ەوە بۆیە پرۆسەیەکی زۆر گرنگە ینی من هیوادارم و ئەوە شێ بینیم کە لە ماوەکانی داهاتوودا وا چاوەڕوانەکرێت لە ماوەی 1-2 ڕۆژێکە کە نەوتەکە بە تەواوەتی بگاتە بەندەری جیهان و لەوێەوە لە ڕێی کەشتیەوە کە هەناردە دەکرێت بۆ وڵاتەکانی تر بژانەوەیەکی گەورە
هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان گرنگیکەیە، بەڵام گرنگی گەورەتری بۆ بازاری هەرێمی کوردستان هەیە بە گشتی و بێگومان ئەم حملێ من پێم وایە لەگەڵ تورکیا شەر چەند حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا پەیوەندێکی باشی سیاسی ئابووری هەیە، بەڵام مە دووبارە دەستپێکردنەوەی نەوت هەم کاتێک کۆمپانیای بۆتاژ و دکتۆر ئەوە لە سەراستی هەرێمی نێودەوڵەتی لە سەراستی ناوخۆ زۆر جار ئەبینی کۆمەڵێک خەڵکانێک هەن دێن ژمارەی هەڵە فڕێ دەدەن، زۆر بەخڕا باسی ئەم سێکتەرایەکەن تا چەند گرنگە ئەمە وەکو دەستکەوتێکی نیشتیمانی وەکو پرسێکی نیشتیمانی هەستکار تەعاملی لەگەر بکرێت. بێگومانە ئەوەی وەکو جەنابەت باس کردیان ویستم منیش باسی و نقطەیە بکەین، ینی بەڕاستی ئەم پرۆسەیە ینی من لە دوێنێەوە ئەو هاوڵاتیانی کە کوردی تورکیا نامە بۆ منە نێرن لە سیاسی لە ئەکادمی لە دڵخۆشی، ینی ئەم پرسە نەک تەنها پرسێکی نیشتیمانیە بۆ هەرێمی کوردستان، بۆ سەرجەم کوردەکان لە جیهان ناتوانین بڵین پرسێکی ینی کوردانەشە. بۆیە بەڵام لە سیاستە بەداخەوە هەندێک حزابی سیاسی یاخود هەندێک کەسایەتی کە ئەم پرسە ینی پرسی نەوت نەک لە تەنها لە هەرێمی کوردستان بڕۆن مەسەلەن ئێمە پیانەڵێن ڕەنتایر ستیت لە سیاسەتی نێودەوڵەتیا وڵاتانی کە ئێمە بتێونەتێ وەکو قەتەر وەکو کوێیت وەکو ئیمارات، ئێمە وڵاتێکی ینی ڕێعین وابزانم بە عەربی پێڵێن وڵاتانی کە ئێمە لەسەر نەوت ئەتوانین بڵین چەند حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە کە ئەمە بگۆڕێ، بەڵام ڕێژەی زۆری بودجەکەمان لە ڕێی نەوتەوەیە. بۆیە هەرچەندێک لێدان لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان بێگومان ڕەخنە دەکرێت، بەڵام لێدان لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان زەرەری ئەساسی سەرەکی بۆ خەڵکی هەرێمی کوردستانە، بڵاوکردنەوەی ژمارەی هەڵا زەرەری بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانەوە لە حکوومەت هەبێ. بۆیە سەرڕای هەموو ڕەخنەکان بێگومان هیچ حکوومەتێک هیچ وڵاتێک هیچ کۆمپانیایەکیش تەنانەت بێ هەڵە نیە، بەڵام لە کۆی پرۆسەکە ینی هەرێمی کوردستان هەوڵی داوە، ینی ئەوە تا بەشایەتی تەنانەت حکوومەتی عێراقیش حکوومەتی هەرێمی کوردستان و لەو کێڵگانی هەبووە کۆمپانیای گەوری جیهانی هاتوون، بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێی دەوڵەت نەبووە، مەجبور بوو هەندێک جار هەندێک سازش بکە، بەڵام لە کۆی نەتیجەکەیە نەوتی هەرێمی کوردستان لە ئێستا لەسەر نەخشەی جیهانیە و وابزانم لە ماوەکانی ڕابردووە گەشت بۆ ڕۆژانە 400 بۆ 500,000 بەرمیل لە ڕۆژێکە کە ئەمە ڕقەمێکی گەورەیەوە دەتوانێت لەسەر ئاستی ئۆپێکیش خاوەن قسە بێت لە نەخشەی جیهانی لە ناوچەکە. برێز دکتۆر فاروق قەرەداغی شارەزای بیاوی ئابووری ئەنەرژیە لە ئیستانبول. سوپاس دکتۆر.